بقاچاق برنا نفتيه بريس احمد سراجي شارزي سياسي لبغداد جلمه بريس سراجي دمات باش به ادي قالوا لجنه لكولينا سرك وزير العراق وبكاربه انجام درو ودر انجام کی باش یا في برسل پی خوبینه في البداية أحييك وأحيي جمهور قناتكم. يعني حقيقة لراسيدا أم لجنة زور سرسام بوين أم لجنة آيا سوداني لكيوبو هما آيا سوداني 4 ساڵە خەریکی چییە؟ ئایا سودانی چی زانی و لەسەر ئەوەی کە وەزارەتی گەنجینەی ئەمریکا بەردەوام هۆشداری دەدات لەسەر ئەوەی کە سزا بەسەر عێراقدا دەسەپێنێت چونکە وتوێتی قاچاقچێتی نەوت هەیە وتوێتی نەوتی ئێران تێکەڵ بە نەوتی عێراق دەکرێت و لە ڕێگەی سۆمۆ دەفرۆشرێت و هەروەها لەژێر ناوی نەوتی عراقیدا دەفرۆشێت و پارەکەیشی بۆ ئێرانە پلەکە زۆر بەرزە نزیکەی 300 ملیۆن دلار تاوەکو ئێستا چووەتە ئێرانەوە ئەمە هەموو پێچەوانەی ڕێنمایەکانی ئەمریکایە سوودانی ئەو کاتە لەکوێ بوو پێم وایە کە سوودانی خەریکە ویلایەتەکەی کۆتایی دێت هەوڵ دەدات کە دەستێک بۆ ئەمریکا درێژ بکات ئەو دەدات کە ئەمریکا پشتیوانی بکات کە ویلایەتێکی دیکەی وەربگرێتەوە لەسەر وەزیران بەڵام پێم وایە کە کاتەکە زۆر درەنگە سوودانی دواکەوتووە سزاکان خەریکە بەتەواوی بەسەر عێراقدا دەسەپێنرێت چونکە سوودانی دەسەڵاتی نییە ئەو نەوتی کە هەناردە دەکرێت بە قاچاق خەڵکی دەسەڵاتدارن بە پشتیوانی وڵاتانی دیکە ئەمە دەکەن لەبەر ئەوە پێم وایە ئەمە یاساشکێرێکی زۆر ڕوونە ئەمریکا لی خۆش نابێت پاشەکشەی لێ ناکات ئێمە هەمومان دەزانین کە پارەی نەوتی عێراق دەچێتە فیدراڵێتی ئەمریکاوە هەروەها ئەو دۆلارەی کە دێت بۆ عێراق لە بانکی فیدراڵی ئەمریکاوە دێت ناکرێت تۆ سەقامگیریت هەبێت لەو گاڵێکدا دژایەتی ئەمریکا بدەیت هەمومان دەزانین کە ئەوەی کە نەوتی عێراقی بەدەستە ئەمریکایە ئەوەی کە فرمانڕەوایی بەسەر پارەی نەوتی عێراقدا دەکات هەر ئەمریکایە بله برێ سەراجی مجارە نەفتێ و مجارە حتا جێدارین داهاتە عێراقی بوو نمونە gelek cara hema bonde tete kirin derezinkin sunuri jariye grupên çekdar ve hatke kontrol kirin ve berhenan hatke qorak kirin daman damda bender beguman hatdan qorak kirin hatta bender heye salane bi trilyunan dinar lê biheder diçe hani ev hemû fewzaya di çarçîvê jêderên abûriyên Iraqê gelo bû çi vedgere aya ava vê carê Sudanî hewl dide hewl tu bînî hewleke ciddiye ku hêdî ev jêdere bêne kontrol kirin نەخێر هەرگیز بڕیاری پێ نادرێت لە 2023 بڕیاریان پێ نەدراوە هەر حکوومەتێک هاتووە نەیتوانی بڕیارێکی تەواو بدات تاوەکو ئێستا هیچ حکوومەتێک نەیتوانی وەڕێگری لە قاچاقچێتینەوە بکات و سنوورەکان کۆنتڕۆڵ بکات چونکە حکوومەتەکە خۆی بەشێکە لە پشکێنە ئەو کەسایەتیانەی کە ئێستا تا قاچاقچێتی دەکەن هەمان خۆیان بەشدارن لە حکوومەتدا ئەوانە بەرپرسن لە قاچاقچێتینەوە کە خۆیان دەسەڵاتدارن لە حکوومەتدا بۆ نمونە عێراق ڕۆژانە 4 ملیۆن بەرمیل هەناردە دەکات بەڵام پێم وایە 1 ملیۆنی دیکە هەر دیار نامێنێت واتە 5 ملیۆن لە ڕاستیدا ملیۆنێکی دیار نامێنێت و بە قاچاق دەبرێتە دەرەوە بەشێکی لەو پارەیش کە باست کرد تریلیۆنان دینار ینی دەچێت بۆ کەسایەتیەکان ئێستا و کەسایەتیانە خاوەنی چەکن خاوەنی پارن خاوەنی پێگەن حکوومەتەکەی سوودانیش ناتوانێت کۆنتترۆلی ئەو مافیانە بکات لەبەر ئەوە ئەو کەسایەتیانە بیر لە داهاتوی عێراق ناکەنەوە بیرەوە ناکەنەوە کە ئەم پێشێرکاریە ڕەنگە ئەمریکا سزای بەسەر عێراقدا بستەپێنێت ڕەنگە کێشە بۆ عێراق دروست بکات تۆ نزیک ملیۆنێک بەرمیلت هەیە کە قاچاقچێتی پێوە دەکرێت ئەمە وا دەکات ئەمریکا سزات بەسەردا بسەپێنێت تۆ بازرگانی لەگەڵ کەسێک دەکەی کە ئێرانە ئەمریکا سزای بەسەردا سەپان و ئەمە مەترسیە ئەم مافیانە گرنگی بە عێراق نادەن گەلی عێراقیان بە هیچ بەلاوە گرنگ نییە چونکە سەریکا بە هۆکاری ئەو مافیانە ئێمە کارەبامان خراپە قەیرانمان هەیە بێکاریمان هەیە بیابانبوونمان هەیە بەڵام ئەو کەساتیانە هیچ گرنگی پێ نادەن ئەوەی گرنگە بەلایەنەوە گیرفانیانە نەوتەکەیانە زیاتر و زیاتر خاکی عێراق کۆنتڕۆڵ بکەن من پێم وایە کە لیژنەکەی سوودانی هیچ شتێک بەدەست ناهێنێت هەر ئەو لیژنانە ئەو لیژنەی کە سوودانی پێکێناوە هەمان ئەو لیژنانە دەبێت کە لە ڕابردوودا پێک هاتوون و هیچ ئەنجامێکیشیان نەبووە ناتوانێت قاچاقچێتینەوە کۆتایی پێ بهێنێت كواتا بريد سراجي يعني دهات سركي عراق نفط تزاني جي ايدي قالوا بفي اواي تعامل كرن دقال برسا نفتي بقاچاق برني تيكل كرن دقال ولاتا كي هفسيك او ولاتا راستي دور بيچين دجوارين امريكا ولاتين روشاوا هاتيه كواتا چارا نویس عراق دهات تایبتی د برسا نفطي دا کوي که شولاتين سركي ين دابين كرن نفتي بو بازارين جاني برفكي وبه
باندوری لسر سمعاوی لدورویکی يعني سؤال جدا مهم. پرسیارەکە زۆر گرنگە. عێراق وڵاتێکی بەکارخۆرە، وڵاتێکە کە بەکارهێنان دەکات، وڵاتێکە پشت بە نەوت دەبەستێت لە ئەلفەوە بۆیە پشتی بە نەوت بەستووە. هەر بۆیە کاتێک نەوت بەرز دەبێتەوە پارە زیاتر دێت عێراق دەخۆش دەبێت، مەعاش باشە، ڕۆژە باشە. بەڵام کاتێک کە نەوتدا دەبەزێت عێراق ڕوبەڕووی قەیرانی دابەشکردنی موچە دەبێتەوە. ئەمەش وا دەکات کە عێراق نەتوانێت کۆنتترۆلی نەوتەکەی بکات. عێراق وڵاتێکە تەواو بەرخۆرە، تەواو پشتی بە نەوت بەستووە. هەلەبەر ئەو مافیا لە ژێرسایی ئەم حکوومەتەدا دروست دەبێت، مافیا لە ژێرسایی ئەم سیستەمەدا دروست دەبێت. ئەمە ئەرکی بەرپرسە سیاسیەکانە کە چاودێری وڵات بکەن، ڕێگری لە مافیاکان بکەن، هەروەها ڕێگری لە قاچاقچێتی بگرن. چونکە ئەو ملیاران دۆلاری کە بە قاچاق دەبرێتە دەرەوە دەکرێت، ئێمە دەیان هەلیکاری پێ بڕخسێنین، خەڵک دابمەزرێنین، هەلیکار بۆ گەنجەکان دروست بکەین. ئەمڕۆ ئەم نەوتە بۆ عێراق گرنگە، چونکە تاکە سەرچاوی ژیانەتی، هەر بۆیە کە تاکە سەرچاوی ژیانەتی هەموو هەوڵی دزینی دەدەن، هەموو هەوڵ دەدەن پشتیان لەو قاچاقچێتیا هەبێت. ئێمە لە شەو ڕۆژێکدا ناتوانین کە ئەم کۆنتترۆڵە ئەم مافیایە گەریە بکەین، چونکە مافیای گەورەیان لە پشتە کۆنتترۆلی سنووریان کردووە، کۆنتترۆلی بەندەریان کردووە. تەنانەت هێزە ئەمنیەکانی عێراقیش ناتوان ڕوبەڕوویان بنەوە. ئەم میلیشیانە لە چوارچێوەی هێزی سیاسیدا کار دەکەن، تەنانەت حکوومەت ناتوانێت ملکەتیان کات. یعنی حکوومەتەکە کێشەی حکوومەت کێشەی ملکەتی ئەو گروپە چەکدارانەیە. بۆ نمونە ئەگەر ئەمریکا سزا بەسەر خەڵکدا بسەپێنێت، سزا بەسەر خەڵکدا دەسەپێنێت. ئەم لیژنەی سوودانی پێم بەێ بەێ سەراجیکەواتە ئەمە بەس منە سەرنجەوە بۆ ڕەوشەکە نورا بکەشم. لە عێراقێ مژارێک پەیدا بوویە بەردام هەوڵ دەدە ژێرخانە یا ڕێبانان بێگومان تون بکە. بریا چندێکە لە بەغدا جسرێک هاتە دروستکردن، جسر بە هەندێ مرۆڤ سەر ڕابچە عیب نەبەت بن ڕابچەی دی بۆ خزمەتە مرۆڤان بێتە بکارێنان لە ئەف جسرە دپاقن دەهەڕفن مرۆڤ دەمرن. ئیروژی لە کەربەڵا جسرێک هەڕفیە پایەتی بەرچوونە ئەو هەموو کۆنکریتی بسەر سەیارێکی کەتیە هەڕەشاندیە 4 کەس مرنە. کەواتە دڤی ئالیژیدا ڕەوشە عێراقی وسا پەریشان بوویە بوو گەلو. يعني سؤال محزن. پرسیارەکەت زۆر خەمهێنەرە، بەڕاستی بێ بگرین. لماذا هذا الإهمال؟ بۆچی ئەم هەموو کەم تەرخەمی هەیە؟ بۆچی ئەم هەموو ملیاران دۆلارە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان دەڕوات، بۆ دروستکردنی پردەکان دەڕوات، بەڵام ئاوای لێ دێت. سودانی چی کردووە؟ سودانی چی کردووە؟ لە هەر کەس پرسی دەڵێت پردی دروست کردووە. بەڵام ئەو کێشەکە ئەوەیە ئەم پرۆژانە نادرێن بە کۆمپانیای پاک و خاوێن، نادرێن بە کۆمپانیای دەستپاک، دەدرێن بە کۆمپانیای کەم تەرخەم و گەندەڵ. ئێمە کۆمپانیای ئەڵمانیمانەیە، کۆمپانیای یابانیمانەیە، کۆمپانیای ئەمریکیمانەیە، ئینگلیسی، دەتوانن پرۆژەی زۆر باش بکەن. پێشتر پرۆژەیان کردووە لە عێراقدا، پێشتر ئیشی زۆر باشیان بۆ عێراق کردووە، ژێرخانیان دروست کردووە، ئەوانەی ئەوان دروستیان کردووە تاو پێشتر ماونەتەوە پارێزراون. بەڵام ئەو پرۆژانەی کە لە دوای 2023 دراون بە کۆمپانیا خۆماڵەکان، هەمویان کۆمپانیای مەهومی بوون، هەمویان لە ژێر سایەی کەسێکدا کاریان کردووە، هەمویان ئامانجیان خۆ دەوڵەمەندکردن بووە. بینیمانە چۆن پردەکان دەڕوخێن، شەق دەبن. بۆ نمونە پردی زەعفەرانیە، پردی جادریە، ئەم پردی کەربەلایشی هاتە سەر. ئەمە مانای وایە گەندەڵی گەیشتۆتە هەموو کون و قشبنێک. ئەمە مانای وایە مافیەکان حکم بە هەموو شتێکەوە دەکەن بە بەرهێنانیشەوە. هەروەها ئێمە دەستپاکیمان نییە، تریلیۆنان دینار دەچێت بۆ پرۆژەکان، بەڵام ئێمە پرۆژەیەکی سەرکەوتومان نییە، حکوومەتش ناتوانێت دێپرسینەوەیان لێ بکە. با پێت بڵێم بابەتی بە قاچاقبردنی نەوت پەیوەستە بە بابەتی مافیاکانی وەبەرهێنانەوە، هەمویان یەک دەستن. ئێمە پێویستمان بە شۆڕشێکە، پێویستمان بە بەرەنگاریەکە بۆ ئەم گەندەڵیانە. هەموو پرۆژانی کە لە سەردەمی سوودانی کراون زۆرینەیان لە ژێر ناوی وەهمیدا کراون. بۆ نمونە بۆیاخی کردووە، شتی گرنگی نەکردووە، بۆیاخی کردووە، مەحاجەرەی کردووە، ئەوەی کردووە، ئەوەی کردووە. شتەکانی زۆر سادەن، بەشێکی هەر فەشەلیش هێناوە. بەڕاستی خزمەتی بە عێراق نەکردووە، بەڕاستی هەستمان نەکردووە کە ژێرخانمان هەیە و جادەوبانمان هەیە. گەندەڵیش لە پشتی هەموو پرۆژەکانەوە بوون. بەڵێ بەڕێز ئەحمەد سەراجی شارەزای سیاسی لە بەغدە گەلەی سوپاس.